سلێمانی دادوەرێک بێنێ و لێرە لە پاسپۆرتی سلێمانی دەست بەکار بێت و کارەکانی هاوڵاتیان ڕای بکات. دیارە وەخۆ لە هەواڵەکە ئاماژۆ پێکرد پێویست بوو هاوڵاتیان هەر کاتێک کە پاسپۆرتێکی ون دەبوو یاخود کۆن دەبوو دەبایە چەند شوێنێکی جیاوازی بکردایە تاوەکو دەیتوانی پاسپۆرتێک نوێ بکاتەوە. ئەمە ماوەیەکی زۆر لە بەردەم هاوڵاتیاندا بوو واتە دەبایە چەند ڕۆژێکی بۆ تەرخان بکردایە تاوەکو کارەکانی بەدەستەوە دەهات. بەڵام ئەگەر ئەم قۆناغە بکوێتە بواری جێبەجێکردنەوە و ئەم بەشە نوێی لێرە بکرێتەوە کارەسانێکی زۆر بۆ هاوڵاتیان دەکرێت. من بەڕێز کە کاک حەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانیم لەگەڵدا زانیاری زیاتر لەوە وەردەگرم. کاک سالار کێم بەشە دەکرێتەوە و چۆن دەتوانێت کارەسانی بۆ هاوڵاتیان بکات؟ بەڵێوەکو جەنابتان ئاگدارن لە پێشتردا هاوڵاتیە بۆیە بچوایە بۆ بەغداد و بچوایە محکەمەی کەڕادە پێش 2 ساڵ و ماوەی چەند ساڵێک وا بوو ئەو هاوڵاتیە چەندین جارە بۆیە بچوایە محکەمەی کەڕادە لە بەغدا و دادوەرێکی پارێزەرێکی هەبوایە و پارێکی زۆری سەرفە کرد. هەندێک خەڵکە بوو نەیەوێرە ئەسڵەن بڕوات، هەندێک خەڵکە بوو نەخۆش بوو، بە هۆکاری جیاواز ناڕەحەتێکی زۆریان تووشە بوو. لە 6 مانگ بۆ 2 ساڵ تاکو معاملەکەی تەواو بوو. خۆشبەختانە دوای لە ماوەی ساڵی ڕابردوودا توانرا ئەو کارە ئاسانکاری تیا بکرێت و بێنەوە شارەکان لە شاری سلێمانی ئەو کارە جێبەجێ کرێ هاوڵاتێکە پێویست نەکا سەردانی بەغا بکە. بەڵام لەگەڵ ئەوەشە کە هاتە شارەکان بینیمان کەوا پێویستە هاوڵاتێکە 6 شوێنی جیاواز بکات هاتە بەڕێوەبەرایەتیمان، دوای ئەچووە پۆلیسی ون بۆکان لەسەر شەقام، دوای ئەوەشە چوە لای دادوەر لە پۆلیسی ئەزمەر بە پێچەوانەوە ئەگەڕایەوە پۆلیسی لەسەر شەقام لەوێ ون بۆکانی لێبوو، دوای ئەچووەوە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی و هاتە بەڕێوەبەرایەتیمان. هاوڵاتێکە پێویست بوو 6 تەکسی جیاواز بگرێت، 6 گەڕێکی جیاواز بکات و ماوەی هەفتەیە بۆ 10 ڕۆژی پێچوو ئەو کارە. لەسەر ڕاستبەردەی جەنابی کاکوبا تاڵەبانی بۆ ئەکات پێشکەشکردنی ئاسانکاری زیاتر بۆ هاوڵاتیان و بە کەمترین شێوە کاری هاوڵاتیان جێبەجێ کرێ. چەندین کۆبوونەوەمان لەگەڵ سەرۆکایەتی دادگای تیاچوونەوەی سلێمانی کرد و چەند کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەڕێز کاک حاکم جاسم کرد و لە نتیجەی کۆبوونەوەکان گەیشتنە ئەنجامێکی زۆر باش ئەویشەوە بووکەوە بەڕێز سەرۆکی دادگا بڕیاری داکەوە دادوەر دەرخانکە بۆ بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی و کاروباری ون بۆکان و تێکچوونی پاسپۆرت تەلەفی پاسپۆرت هەر لێرە جێبەجێ بکرێ و بەڕێزی هەفتەی پێشوو سەردانی بەڕێوەبەرایەتیمانی کرد بۆ ئەوەی ئەو شوێنانە یا ئەو ژوورانە دیاری بکرێکەوە تەرخانەکرێ بۆ ئەوان. ئێمە ئامادەی خۆمان دەربڕی و هەروەها ئامادەین بە هەموو پێداویستیەکان و قووەجیزە و کۆمپیوتەر و ئەساسوانەیان بۆ دابینکەین و چەند ژووریان بێ بۆیان دابینکەین. ماوەتەوە سەرەوەی ئەوەی کەوا بەڕێز جەناوی سەرۆکی دادگای سلێمانی کاک حاکم جاسم دادوەری تایبەتمەند بنێرێ و هەروەها محقق عەدلی بێتە ئێرە تاکو هاوڵاتی نەچێتە دەروی بەڕێوەبەرایەتیمان لە زیاتی ئەوەی هەفتەیە بۆ 10 ڕۆژ خەریکی ئەو معاملەتانە بێ بە بۆچوونی من لە سەعاتێ بۆ 2 ساعات کارەکانی ئەتوانێت تەواوکە لێرە. تەنها دادوەر دێتە ئێرە یاخود بەڕێوەبەرایەتەکانی کەش پۆلیس کە ئاماژە پێکرد واتە هاوڵاتی پێشەوەی بچێتە لای دادوەر هیچ شوێنێکی کە هەیە سەردانی بکە یاخود هەموو کارەکانی لێرە بوو؟ بڵێ بێگومان پێشەوەی سەردانی دادوەر بکات پێویستە سەردانی پۆلیسی ون بۆکان بکە و محقق عەدلی ببینێ ئەوسا سەردانیەکە بە تێکڕای پرۆسەکە هەمووی دێتە ئێرە. هەموو پرۆسەکە دێتە ئێرە. لە ساڵ باڵێن لە ماوەی چەند مانگی ڕابردوودا چەند کەسە بوو کە ئەم گرفتەی هەبوو بێت و ماوەی نزیکەی لە نێوان 10 ڕۆژ بۆ 20 ڕۆژی پێچوو بێت تاوەکو جیاوازەکەی تازە کردبێت. تەنها لەم ساڵدا لە ماوەی ئەم 4 مانگەدا 813 کەش 813 هاوڵاتی تووشی ئەو کێشەیە بوونە و زۆری پێچووە لە هەفتەیە بۆ 10 ڕۆژ خەریکی ئەو باسە بوونە. کێشەکە لەوای هەندێک هاوڵاتی هەیە ناساغن نەخۆشن زۆر بەپەلەن، هەندێک هاوڵاتی هەیە لە دەروی وڵات هاتوونەتەوە ناڕەحەتیان زۆر تووشە بێت و بەپەلەن، یا هەندێک هاوڵاتیە لە دوورەوەاتوە مەسەلەن چەمچەماڵەوە هاتووە لە شارێکیکەوە هاتووە لە ماوەتەوە هاتووە ڕێگەیشی دووری بڕیوە و پێویستە چەند جارێک سەردانی ئەو شوێنانە بکات. 4-5 ڕۆژ سەردانی کرد لە هەفتەیە تا 10 ڕۆژی پێچوو و کرێشی زۆری سەرفە کرد، شەوانە مایەوە لە ماڵ کەچووکاری لێرە. ئێستا خۆشبەختانە لە بە بۆچوونی من لە سەعاتێ بۆ 2 ساعات هەموو کارانە تەواو بێت. کاک سالار بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لێرە کاری هاوڵاتیان خێراتر بەڕێوەچێت. ئەوەی کە تاوەکو ئێستا گرفتێک هەیە کە لە بەغدادەوە درەنگترە گەڕێتەوە، هیچ کارێکتان کردو بۆ ئەوەی پاسپۆرت هەنگاوێکی زیاتر بنێتەوە لە ماوەی چەند ڕۆژێکدا هاوڵاتێک بتوانێت پاسپۆرتێک وەربگرێتەوە یاخود ئەوەی کە ون بووە بتوانێت وەری بگرێتەوە چەند ڕۆژی پێچێت؟ کێوە پلانتان بدەن؟ ئێمە تاکو ساڵی ڕابردووش تا کۆتایی 2010 وای لێ هاتوو بۆ هاوڵاتیەک لە ماوەی 3 ڕۆژە 72 ساعتە بوو بە خاوەنی پاسپۆرت یا 4 ڕۆژە بوو بە خاوەنی پاسپۆرت بەپێی تایبەتمەندی کارەکە. بەڵام تاکو ئەو کاتە
دەفتەری جواز دەفتەری بەتاڵی جواز لە ئەڵمانیا کڕایەوە ینی وڵاتی ئەڵمانیا دەفتەری جوازی عێراقی دروست دەکرد ئێستا حکوومەتی عێراقی لەم ساڵە هاتووە خۆی دروستێکە ینی ئێستا دەفتەری جوازی عێراقی دەفتەری بەتاڵەکە لە عێراق دروست دەکرێت لە بەقایە لەبەرەوەی ئەو کارگەی دروستێکات ئەو بەرهەمەی کە بەرهەمێنێت ئەو ئینتاجی بەرهەمێنێت زۆر کەمە لە هەفتەیەکە 25,000 پاسپۆرت بەدەسێنێ و کە دابەشێکەکەی بەسەر سەرجەم دایرەکانی جوازاتە لە عێراق و لە سەفارەتە و کۆنسۆڵێتەکان لە دەروی وڵاتش لە ئەوروپایە هەر دایرەیەک 400 پاسپۆرتی بەرەکەوێت لە هەفتەیەکە و ڕێژەی ئەو پاسپۆرتی کە ئەدرێ بە دایرەکانی جوازات لە سەرانسەری عێراق و لە سەفارەتەکانە زۆر کەمە چونکە بەرهەمی پاسپۆرت عراقی کە دەرەچێت لە بەغا وەکوتم لە بەغا دەرەچێت زۆر کەمە و بە پێی پێویست و داواکاری نییە بۆیە هاوڵاتی ئێستا کێشەی زۆری هەیە و لە سەرانسەری عێراق و سەفارەتەکانیش لە دەروی وڵاتیش ئەو کێشە هەیە ماوەیەکی زۆری پێچێت چونکە دەفتەرەکە نییە تەنها ئەو هاوڵاتیانەی کەوا نەخۆشن یا زەمالەی دیراسییان هەیە یا خوێندنیان هەیە گەشتیان لەبەرەیە هۆکارێکەیەکەوە پێش خرێ داواکارێکەکەی بێگومان زووترە بێ بە خاوەنی پاسپۆرت ساڵارەیەک پرسیاری دیکە ئەو هاوڵاتیانە کە ئێستا پاسپۆرتەکان ون بووە یاخود ڕاوە ئەتوان کەی بێن ئەم پرۆسێ لێرە جێبەجێکردن و بۆی سەردانی بەڕێوەبەراتیەکانی کەنەکەن واتە کەی ئەکوێتە بواری جێبەجێکردن ئێمە هەموو شوێنەکانمان ئامادە کردووە تەنها ماوەتەوە بەڕێز سەرۆکی دادگای سلێمانی کاک حاکم جاسم تیمەکەی بنێرێ بۆ ئێرە تاکو لێرە خزمەتی هاوڵاتیانە بین ئێمە چاوەڕێوەی واتە کامەران پێدەچێت لە ماوەی هەفتەی داهاتوو یاخود یەک دوو هەفتەی داهاتوودا ئەم پرۆسێ بکوێتە بواری جێبەجێکردنەوە واتە ئەو هاوڵاتیانەی کە پێشتر دەبای چەند بەڕێوەبەراتێکیان بکردە کاتێکی زۆر و پارێکی زۆران سرف بکردە تاوەکو دەیانتوانی پاسپۆرتێکی نوێ دەربێنن لە ئێسادا دەتوانن دوای جێبەجێکردنی ئەم بڕیارە لێرە هە لە ناو بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانیدا لە ماوەی سەعاتێکدا هەموو کارەکانیان تەواو بکەن ئەمەش لە پێناو خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان کە ئەم بەڕێوەبەراتیە لە ماوەی ڕابردووشدا چەندین هەنگاوی گرنگی و شێوەی بڕیەوە و هاوڵاتیانی کە پێویست بوو چەند مانگێک چاوەڕۆکەن چاوەڕوان بن هەتاوەکو پاسپۆرت دەربێن لە ئێستادا لە نزیکەی هەفتەیەکدا دەتوانن پاسپۆرت دەربێن واتە لێرە هەنگاوی گەورەنراوە و چاوەڕوان دەکرێت لە ماوەی داهاتوودا پێشکەوتنی زیاتر بەخۆی ببینین. بەڵێ پامنێرمان ڕێباز هیوا لە سلێمانی زۆر سپاس بۆ تۆ بۆ میوانەکەشت. ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشیە کشت و کاڵیەکان لە خانە